هەمیشە جێ خۆشحاڵیە کە بەتایبەت لە نێو شاری سلێمانی و لە نێو شاری ڕۆشنبێری و ئەدەبا هەمیشە بابەتە هونەریەکانیش گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە و زۆرێک لە هونەرمەندانی پیکەرساز و شێوەکاری شەوڵ ئەیەن کە هەمیشە هۆڵەکان بە کارە جوانەکانی خۆیان بێگومان زیندوو ڕابگرن و بتوانن ڕەنگە و ڕەنگتری بکەن و چەندین بەرهەمی تایبەت و ناوازەی شێوەکاری و پیکەرسازی بتوانن بێگومان نمایش بکەن. لە ئێستاە پێشەنگایەکی شێوەکاری تایبەت کە بێگومان نێودەوڵەتیە و چەندین شێوەکار لە چەندین وڵاتانی دەرەوەی عێراقەوە بێگومان توانیویانە بەشدار بن و بە خۆشحاڵیەوە چەندین هونەرمەندی شێوەکاری دەستڕنگینی کوردیش لە نێوان فیستیڤال لە نێو ئەم بڵین پێشەنگە شێوەکاریە توانیویانە کە بەشدار بن بێگومان دامەزراوەی عەشتارێکێکە لە دامەزراوە هەرە دیارەکان بە خۆشحاڵیەوە لە ئێستاە توانیوێتی کە پێشەنگایەکی شێوەکاری هاوبەش بە ئەنجام بگەێنێت و ئاماژە پێکرد چەندین شێوەکار لە چەندین وڵاتانی جیهانیەوە بەشدارن. قسە و باسەکەم لەسەر پێشەنگاکە و لەسەر گرنگی پێشانگاکە بە میوانداری زۆر بەڕێز خاتوژیان تاکە بەڕێزیان هونەرمەند و شێوەکارن و ئێستا لە کورسات مەگەزین میوان خاتوژیان زۆر بەخێربەی سڵاوە لەبێ ئەم کاتە زۆر بەخێربەی. چۆن ئەم جارە نەوەت هونەرمەند و شێوەکار کۆبوونەوە؟ بەڵێ ئەمە خۆی بڵێن دامەزراوەی عەشتار کردوێتەوە کە بڵێن نوێنەرایەتی هونەرمەند باقەنمانەیە بەڵێ سەرۆکی بڵێن دامەزراوەکەیە کە خۆیان لە بەخە و بڵێن داوەتنامەی کردو بۆ هونەرمەندەکانی سلێمانی تقریباً 20 هونەرمەندێکە بین کە بەشداریمان کردووە و پێشەنگایەکی نێودەوڵەتیە لە بەرەوەی وڵاتانی تریش بەشداریان تیا کردووە وەکو بەریتانیا وەکو سووریا وەکو سعودیە بەڵێ وەکو ئەردان بەڵێ ئەوانە شەمووی بەشداریان کردووە. باشە خاتوژیان بێگومان بۆ پێشەنگایەکی لەم شێوەیە چەند هونەرمەندێکی دیاریکرا و بەشدار ئەبن. پێوەەر هەبوو بۆ بەشداریکردنی ئەوە یاخود تەنها لە ڕێگەی بۆ بڵێن بانگێشتکردنەوەکەەوە بوو کە ئێوە خۆتان قوبولی بکەن یاخود قوبولی نەکەن؟ تقریباً بۆ هەموو شتەکان ئەبێ پێوەرێک هەبێ چونکە پێشەنگایەکی نێودەوڵەتیە بێگومان بێ پێوەرە نابێت بەڵام ئیتر بڵێن وەکو هینیش ئێمە میوان بووین بڵێن بانگێشکرا بووین بۆ بڵێن پێشانگاکە و بەخە خۆشیانی بە ئەوشمان بیر نەچێ هی بەخە خۆشیانی تیا بوو بەسڕەی تیا بوو حلەی تیا بوو خانەقینی تیا بوو یعنی هەر سلێمانی نەبووە. باشە کەوایە گرنگی پێشانگایکی لەم شێوەیە با بڵێم بۆ بەشێک لە هونەرمەندانی کورد کە بەشداریان تیا کردووە چی بوو؟ زۆر گرنگ گەشتی و یعنی ئاوا بکرێتەوە لە بەرەوەی یەک کاری یەکتری ئەبینین و دوای ئەوە ناسینێک لەگەڵ یەکتریا بەڕاستی و دوای ئەوە ئەوەی خۆم سەرنجی ڕاکێشان بەڕاستی هەرێکی و مۆرکی خۆی پێوە دیار بوو. یعنی ئیساوی کە بڵێن ئەوانەی هونەرمەندەکانی بەخاکە بەشداریان کردبوو یەکسەر دیار بووە دزانی ئەمە بڵێن هونەرمەندێکە لە بەخاوە هاتووە ئەوانەی سلێمانی ئەدزانی ئەمە هی سلێمانیە بەشداری کردو یعنی بڵێن هەرێکی و مۆرکی شوێنەکەی خۆی پێوە دیار بوو. ئیشکردنەکە لە فۆلکلۆرە لە بڵێن هەرێکی و محاولی کردووە فۆلکلۆری بڵێن شارەکەی خۆی و ئەوانە دانێت. ڕەنگەکان تا چەند کاریگەرە بن لەم کاتەیە؟ چکە زۆر کاتەڵێن ئەوانەی کە بۆنە لە کوردستانە ژین هەمیشە ڕەنگی سەوز و ئەو بابەتانە گەرمەکان و شاخ و ئەو بابەتانە زیاتر و گوڵ و نێرگز و ئەمانە زیاتر بە کارەکانەوەیە بێگومان. ئێستا من بەنسبەت تابلۆکەی خۆمەوە بڵێم بە تابلۆیەک بەشداریم کرد بە ئەکریلی و ئەو ڕەنگانەی بەکارم هێنا بوو زیاتر بڵێن ئەها ڕەنگی کوردەواری و ڕەنگی گەرمم بەکارهێناوە چەند سەردیشم تێکەڵ کردووە لەگەڵی بەس کوردەواری و ڕەنگە گەرمەکانی زۆر پێوە دیارە ئیشەکەشم یعنی ئەوانەی لەوێ بوون بە خۆشحاڵی و ئەڵێم کە زۆرم پێخۆش بوو بە تایبەتی ئەوانەی بڵێن لە بەخاوە هاتبوون ئاگام لێ بوو خۆم لە دوورەوە سابم سێرمەکردن هەمووی ڕسمیانەگەر زۆر بە دڵیان بوو یعنی یەکسەر ئەیانوت ئەمە دیارە کچێکی کوردە. تعبیر لە چی بوو؟ تعبیر لە ئافرەتی کورد و تعبیر لە پاکی و لە ڕەسەنایەتی کورد و جوانی ئافرەتی کورد. دەستەکانە خۆش بێت. پێشەنگاکە بێگومان نێودەوڵەتیە تەنها بەشداریکردنی هونەرمەندانی بە بڵین دەرەوە
ئەمە پێوەرە بۆ ئەوەی کە نێودەوڵەتی بێت یاخود مەرجی تر هەیە لە لای خاتوو ژیان بۆ ئەوەی کە چالاکیەک پێشانگایکی لەم شێوەیە بکاتە نێودەوڵەتی خۆی کە ئەڵێن نێودەوڵەتی یعنی ئەبێکەواتە هیتر بەشدار بێ کە ئێستا ئەگەر هەر خۆمان بین هەر لە بڵێن عێراقا بێ یان هەر خۆمان بین ئەو کاتە ناگاتە نێودەوڵەتی یعنی بەڵێ پێوەرە بێ ئەبێت یعنی وڵاتی تریش بەشدار بێ لەبەر بێ بە نێودەوڵەتی باشە بەشداریکردنی هونەرمەندی بە بڵێن غێری کورد و خەڵکی بەخاو بەسرەکە بە بڵێن بە شێوەیەکی گشتی لەنێو عێراقا بەشداریانتیا کردووە ئەمە چ کاریگەرێکی هەیە بۆ ئێوە وەکو هونەرمەندانی کورد و گرنگەکەی چییە با بڵێن کە بەشدار بن جگەلەوەی کە با بڵێن نێودەوڵەتیە بەڵێ وەڵاهی خۆی شتێکی باشە ناڵم یعنی ئێستا لەوێ باش بوو یعنی یەکترمان ناسی دوای ئەوە بڵێن حتا ڕەمان گۆڕیوەتەوە لەگەڵ یەکتریا باسی ئیشەکانی یەکتریمان کردووە مەسەڵەن هاتن هونەرمەندێکی تیا بوو ئەوەی بەغا وابزانام نای هونەرمەند ئەلی نازام شتێک بوو نای باوکی نازانە هات لەسەر ئیشەکەی من قسەی کردوتی حەزەکەم بێت چەند شتێک و باسی ئیشەکەی تۆ ئەەکەین ئیتر مناقەشەمان کرد دوای ئەوتی وەرە حەزەکەم بچین لەسەر ئیشەکەی منیش قسە بکەین تۆ چیت هەیە لەسەر ئیشەکەی من یعنی ئەو نیە بڵێن شتێکی باشە تۆ شت وەرەگری لەوێ ینی شت لە یەکتری وەرە ئەگرین باشە ئەم ڕاگۆڕینەوەیە ئەکرێت کاریگەری هەبێت لە سەربۆنە کاری ئایندەی هونەرمەندەکان با بڵێن وەکو ژیانخان خۆی ئەکرێت بە بڵین کاریگەری دروست کات ڕاگۆڕینەوە یاخود بۆ نمونە بە بڵین کارێک ئەبینیت لە نێو پێشانگاکەکەی هاوڕێک یاخود بڵین هی هونەرمەندێکە کە تۆ نایناسی ئەما کرێت کاریگەری لەسەر کاری ئایندەی تۆ دروست بکات بەڵێ بێگومان چونکە لەوانەیە من شتێکم کردووە هاوڕێکم شتێکی تری کردووە هینە هەمووی یعنی سوود لە یەکتری ئەبینین دوای ئەوە ناڵم خەڵکانێکی تر ئەناسی لەوانەیە بۆ شتی تر پێت بڵێن لە کاتێکی ترا بەشداری بکەی لە شوێنێکی تر بەشداری بکەی دوای ئەوە یعنی خۆی ئێمە هەمووی لە وڵاتیەکان یعنی پێویستیشە یعنی بەڕاستی بڵێن یەکتری بناسیین زۆر ڕاستە چونکە بەڕاستی ئێستا ئێمە زۆربەی بەداخەوە وای لێ هاتوو یعنی جاری وایە لە سلێمانیە یعنی یەکتریش ناناسین یعنی ئەوە زۆر ضرورەکە لەوێ تێکەڵبین و یەکتری بناسین و بگۆڕینەوە لەگەڵ یەکتریە باشە ئەوەی کە ئێمە زانین خانمان لە بواری پەیکەرا زۆر کەمە و هەمیشە دەرفەتێکی لەم شێوەیە و بە تایبەتیش ئەگەر پێشانگایەک بێ و نەودەوڵەتیش بێ ئەگەر خاتوونێک خۆی پەیکەرساز بێ و بێگومان ساڵانێکی زۆریش بێ هەر دەرنەکەوت بێ وەکو خاتوو ژیان ئەکرێمە دەرفەت بێ بۆ ئەو بەکارێکی پەیکەر بەشداری بکە بەس بۆ بەکارێکی شێوەکاری وەڵاهی ڕاستێکی ئەوەیە شوێنی ئیشم نییە بەداخەوە شوێنی ئیشمانە ئەگینا یعنی وەکو ئیشەکەی خۆم بەڕاستی وایە خۆم پەیکەرسازم و زۆریشم حەز لێیە بەڵام ئێستا شوێنم نییە ئەنی بڵێن ئیشما بوو ئەوساکە ئیشمانە کرد و بڵێن لە پەیمانگاکە ئیشمانە کرد ئیشی زۆر باشیشمانە کرد ینی لە ناو کچەکانە بەڕاستی خۆیان ئەوانەی کە ئێستا هاوڕێکانمیانەوەی گوێی لێمە پێش هاوسەرگیری و بوون بەدایک ئەو کاتێکە باسەکە ئەو کاتە شوێن لەکێ بخات و ژیان لەکێ کارتەکە ناڵم هەتا هین هەبوو بڵێن پرۆژە هەبوو ئەمان توانی بچینە پرۆژەکان بەس ئێستا بە ئەم یعنی بەڕاستی وەکو تۆڵی دوای ئەوەی ئەبی بەدایک و ئەچیتە شوێنێک و یعنی جاری وایە شوێنەکە زۆر زۆر یعنی زەڕورە شوێن هەبێ ئیشکەی بەس من یەک شتی تریش هەیە کە ماومەتەوە لە هونەرە ئیشەکەمەوەی باشە بڵێن هاوسەرەکەشم خۆشی ئەوی شار هونەرمەندە بەڵێ ئەویش ئەینەشە دەویش پەیکەرسازە بەس ئەوی شار بە تابلۆیەک بەشداری کرد لەبەروی بەڕاستی شوێنمان نییە یعنی ئەگینا حەزەکەین بە پەیکەریش باشە هەمان شێوازی کارکردنتان هەیە بە بڵین بە هەمان تابلۆ و بە هەمان قەبارە و بە هەمان ڕنگ و بە هەمان شێو لە هەمان شوێنی شاکارەکەن یاخود ئەمانە جیاوازیانەیە لەگەڵ هاوسەرەکەن لەوانە وەکو یەگنی نا بەس ڕای یەکتری وەرەگرین مەسەلا من ئیشێ بکەم ڕای ئەو وەرەگرم ئەڵم ئیشەکە و پێچۆنە چی ماوە چی یعنی جاری وایە کە خۆت ئیشێکەکەی چاوتی لاکە بێ بەڕاستی پێویستی بۆیە تۆزێ لەسەری بۆستی هەتا چاوت ئیسراحەتەکە بۆی بزانی چی ماوە یان هەڵەکەت چییە یان پێویستیت بە یەکێکی ترە بڵێن ڕئی وەرگری لەبەرەوە زۆر جار یارمەتی یەکترین هەتا کە ئیشەکە کە تەواو بێ
ئەڵێ چۆنە ئیشەکانم منیش پێڵم ئەوی ما ئەوی ما ئەیش بەم نەڵێ هەتا من لە هاوڕێکانیشم هاوڕێم هەیە مەسەڵەن لە بەریتانیا لە لێرە یعنی ڕەئیان وەرەگرم کە ئیشەکانەکەم ڕەئیان وەرەگرم. باشە بەنیاز نیت کاری پێکرد دووبارە بە ئەنجام بگەێنیتەوە خودجارێ وەستاویت چکە بەردەوامیش بۆ هونەرمەندان وەزان پێویستە بۆی کە دوانەکەون بەیەکگومان وایە بەڵام بەڕاستی ناڵم جارێ یعنی بەداخەوە کە شوێن نەبێ و ئیش نەبێ بەسەوەی نەشوەستاوین بە ئیشی تابلۆ زیاتر خەریکین ئەویان بەداخەوە جارێت چۆتە ئەو لاوە لەبەرەوەی ناڵم شوێن نییە و ئیشی شێوێ و یعنی تۆ ئەبێ خاستەن پێیکەرە یعنی ئەبێ شوێنی خاست تابێ لەبەرەوەی قوڕاگە چابۆرەکە هەمووی بڵاو بێتەوە ناتوانانی ینی شوێنی تایبەت نەبێ ناتوانانی حتا بۆ تابلۆکەش یعنی جاری وای ئەبێ بە مشکیلەکە شوێنت نییە. زۆر ڕاستە بە هیوان بەردەوام بێت خات و ژیان. زۆر سپاس. یەکەم ڕۆژی پێشانگاکە بوو ئەمڕۆ بەڵێ فیدباکی بینەر چۆن بوو بینەری ئێستای بە بڵێم پێشانگای شێوەکاری بە شێوەیەکی گشتی چۆن ئەبینیت تۆ و بە تایبەتیش ئەمڕۆ بە ئام وڵی کە ئێشتا بینەرمان ئەوەنە نییە یعنی بەڕاستی بەداخەوە کە پێشنگایەکە کرێتەوە هەچ پێشنگایەک بێ یعنی ئەچی کە سەیرەکەی ئەوەی کێت زیاتر خۆی هونەرمەندەکانن یان کە سوکاری هونەرمەندەکانن یعنی زۆر کەمە ئەوەی کە بینەرە بەداخەوە لە سینەما شاوایە لە مۆسیقا شاوایە لە شێوەکاری شاوایە بەس ئەمڕۆ بە ئام تقریبان یعنی بەس لە چاو ئەوەی خۆیان هێشتا ئەوە نەبوو بینەرەکەی. بابەتی فرۆشتنی تابلۆ و بڵێن بە بازارکردنی ئەم بابەتەش لای خاتوژیان چۆنە چۆن ئەیبینی؟ واللهی خۆی ئەگەر هەبێ زۆر باشە یعنی ناڵم لە بەرهی خۆمان بەڵام کە سەیرەکەی جاری وایە کە ئەچیت تابلۆیەکە بینی لە دەرەوە بڕوا بکە هەمووی تیجاریە لەوانەیە 50 جار ئیسtinساخ کرابێتەوە لە سەریوینە و بە پارەیەکی زۆریش ئەفرۆشرێ بەداخەوە کە هی خۆمان هەیە هی هونەرمەندی خۆمانەیە ئیشی زۆر جوان هەیە یعنی خۆزگە یعنی خەڵکی خۆمان فێر بوو بواە لە هونەرمەندی خۆمان شت بکڕێتەوە بۆ هیواین ئەوەش ببێت تا کللتورێک پێمان بڵێ پلانی ئایندەترێت چی ئەبێت و پێشانگاکە چەند ڕۆژیش بەردەوامە بێ پێشنگاکە بەیانی ماوە بەیانی ماوە بەڵێ بۆ ئیشی ئایندا بە تەمایی 2 پێشنگای ترم بەشداری تیا بکەم بەزی ترجارێ پێشانگای هاوبەش بەڵێ لە پلانتانە پێشانگای تایبەتی خۆت بکەیتەوە جارە؟ وەڵاهی زۆر هین بوو بەس بەداخەوە نەمتوانی تر مشکلای بڵێن هی خۆم بۆم دروست بوو نەمتوانی ئەگینا ئیشیشم لە 2005 ئیشم حاضر بوو کە پێشنگای تایبەتی خۆمانەوە خەونی زۆر هونەرمەندانە بۆ هیوام تۆش ئەو خۆنت بێتە دی خات و ژیان تا پەیکەرساز و هونەرمەند و شێوەکاریش سپاس بۆ ئەم بەشێ پرۆگرام لەگەڵمان بووی هەرچێکی ترمەوە فەرموو. من زۆر سپاسیێواکەم کە هونەرمەندان بەسەرەکەنەوە هیوادارم بەرنامەکەتان پڕ بێ لە هونەر. زۆر سپاس دەکەم سپاس بۆ کەناڵی کورسات دووبارە بەخێر بێ.